پشێویەکانی سووریا لاوازبوونی ئێرانی بەدووادا هاتووە کە هاوپەیمانی سووریا لە ناوچەکەدا هاوکات ئێرانیەکان نوقوڵی دەکەن لەوەی دەستیان هەبێت لە یارمەتیدانی حکوومەتی سووریادا. دەسەڵاتدارانی بەریتانی و ئەمریکی دەڵێن بەڵگەی متمانە پێکراویان بۆ ئەو پشتیوانیە لەلایە. ئوسامە موناجێت چالاکوانێکی سووریە و لە خۆپیشاندانەکاندا ئەم مەسەلەی خستە ڕوو. سەرۆکی پۆلیسی تەران بۆ ماوەی چەند حوتوان لە سووریا لە وەزارەتی نێوخۆی بووە و هەروەها ڕێنوێنی و یارمەتی بە استراتێژیکەکان لە کەپکردنی سەرهەڵداوەکان داوە. ئێمە گەلێک لە استراتێژیەکانمان دیوە کە ئەوانەی لە شۆڕشی سەوز لە دژی شۆڕشی خەڵکی ئێرانیان بەکارهێنا. بەگشتی ئێران پشتیوانی لە داواکانی گۆڕانکاری سیاسی کردووە کە جیهانی عەرەبی گرتووەتەوە، بەڵام کە دێتە سەر سووریا مەسەلەکە بۆ ئێران جۆرێکی ترە. ڕێک وەک چۆن بەرامبەر ناڕەزاییەکانی ناوخۆی ئێران وەستایەوە، واتە ئەوەی بەرامبەر بزوتنەوەی سەوز کرا لە ساڵی 2009دا. جا لەبەر هەر هۆیەک بێت دیمەشق و بەتایبەتیش بنەماڵەی ئەسەد و عەلەویەکان وایان سەلماندووە کە هاوپەیمانێکی سەرەکی تارانە لە جیهانی عەرەبیدا کە زۆربەی سونەن. بەردەوامی پشێویەکان وای لە حکوومەتی سووریا کردووە یاری لەسەر پەتی جیاوازی شیعە و سونەکان کە پرۆفیسۆر نەجیب غەضبان لە زانکۆی ئەرکەنساس دەڵێت خۆپیشاندەران بە هەموو شێوەیەک هەوڵەکانی حکوومەتەکەی ئەسەد ڕەت دەکەنەوە کە بۆ جیاوازی ئاینزایی دەیدات. ئێمە دەبینین ئەوان زۆرە تاکتیکەکانی ترس بەکاردێنن. ئێوە دەزانن کاگەر گۆڕان لە کۆمەڵدابێ شوێن دەخاتە سەر هەموو کۆمەلگای عەلەوی. پەیامی ئێمە و پەیامی گەنجی و یەکێک لەوان دڵنیاکردنی عەلەویە و وەک هەر کەسێکی دیکە کە لە ئاکامی دیکتاتۆریدا ئازاریان چێشتووە. غەضبان جەخت دەکاتەوە لەوەی کەسێکی شیعەکانیان بە تایبەتی بنەماڵەی ئەسەد سوودیان لە دەسەڵاتی عەلەوی بینیوە. بنەماڵەی ئەسەد هاوپەیمانێکی سەرەکی پلانەکانی ئێرانە بۆ پێکێنانی ئەوەی پێی دەڵێ هێڵی بەرگری دژی ئیسرائیل. حەزبوڵڵا بەشدارە لەگەڵیان کە ڕێکخراوێکی سیاسی و میلیشیاییە لە لوبنان و ئێران پشتیوانی دەکا. لەگەڵ هەروادێ و خراپبوونی ڕەوشی سووریا هەندێک وە هەز دەکەن دەشێ ئێران ناچار بێ بیر لەوە بکاتەوە چۆن شوێن پێی خۆی لە ناوچەکەدا بێڵێتەوە. ئەمە تەخکەو بوو کەم کاریگەرانەی ئێران باشکرا لە هەریمی عەرەب و هەموو خۆڕەڵاتی ناوەڕاست لە ڕێگای سووریەیە. ئەگەر ئەوان نەتوان کۆنتترۆلی ڕوخاندنی حکوومەت لە سووریادا بکەن، ئەوان ڕەنگە نێچیرێکی نێودەستیان کە حیزبوڵڵایە ڕزگار بکەن. لەم هەفتەیەدا حەزبەڵڵا هێزێکی تری درایە و ڕۆڵێکی زۆری هەیە لە حکوومەتی نوێی لوبناندا. ئێران هەموو ڕەخنە و ناڕەزاییەک ڕەت دەکاتەوە سەبارەت بۆ ڕۆڵی بۆ سووریا هەیەتی و بە هەوڵەکانی ڕۆژاوای داناوە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ڕێی دەستێوەردا لە جیهانی عەرەبیدا. ڕامین مەهمان پەرست دەمڕاستی وەزارەتی دەرەوەی ئێرانە. هەمووی ئەم هەوڵانە بە جۆرێکن خەڵکی هەریمەکە هۆیەکانی سەرەکی پشتی سەرهەڵدان و هۆیەکانی پشتی سەرنەکەوتنیان لەبیر دەکەن کە سیاسەتی ئەمریکا وڵاتانی دیکە ڕۆژاوایە ئەوانەی وەفاداریان لەگەڵ ڕژیمی زایۆنیست لە هەریمەکەدا هەیە. حکوومەتی سووریا بەردەوام دەڵێت پشتیوانی خەڵکی سووریای لەگەڵە، بەڵام هاوکاتی ئەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پاشەکشە ڕەت دەکەنەوە لە بەرامبەر سەرکوتکردنەکان هێشتا تەواو ئاشکرا نییە تا چەندی تر ئێران دەتوانێت وەک هاوپەیمانی سووریا بێت و هەروەهاش ئەگەر و نەگەری ئەوەی ئەو هاوپەیمانێتیە چ جۆرە سوودێکی دەبێت بۆ کۆماری ئیسلامی. ئەم راپۆرتەتان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.